ژمارەیەک چالاکوانی سلێمانی لەسەر دۆسەی سزادانی شێروان شێروانی و هاوڕێکانی هاتنە دەنگ و دەڵێن ئەو دادگایی شێروان و هاوڕێکانی لێ سزادرا دادگایەکی حیزبیە و بە ئارەزووی خۆیان تۆمەت دادەتاشن و ئەو سزایی خۆیان بیانەوێت هەر ئەوە دەسەپێنن. بەڵێ بێگومان هەردوو دەسەڵاتی بەڕێوەبەری هەرێمی کوردستان چ دەسەڵاتی ئەم لا چ دەسەڵاتی ئەو لا وەکو پێویست ڕێزیان لە ڕۆژنامەگەری و لە ئازادی ڕادەربڕین نەگرتووە بۆیە ئەوە تا لە بڕۆ سەیری زیندانەکان بکە پڕن لە ڕۆژنامە نووسا حەق بێشە ڕاستگۆکان بەشێکی زۆریانەوەتان لەوێ تاو کاتە هەریان هێڵنەوە بە زۆرێک هەتاوەکو ئەو دەسەڵاتە سیاسیە خۆی نەیەوێ نایانەوێ ئەوان بێنە دەرەوە ئەوانیش کە نەیەنە دەرەوەم خەڵکە هەمووی لێرە کۆبووەتەوە بەڵێ زیندانەکان شایەتن کە ئەم دەسەڵاتانە لەگەڵ ئازادیان نین. هیچ کابینێک بەقەرەم کابینەی کاک مەسرور پێشێلی ئازادی ڕادەربڕینیە کردووە بە پێچەوانەی وعدەوەی کە یەکەم جار لە کارنامەکەی کە ڕێز لە ئازادی ڕادەربڕین بە لێشاو خەڵگەگرێ و تۆمەتیان بۆ دروستەکەەوە بە شێوەیەکی زۆر ناشرین بە قانونی ڕۆژنامە نووسیش نایانگرێ بە قانونی ئەوەی کە گوایە جاسووسیان کردووە بە ناوی تیرۆرەوە بە ناوی تێکدانی ئاسایش ینی بە قانونی ڕۆژنامە نووسیش محاکەمە ناکە. شێروان شێروانی و هاوڕێکانی کەوتونەتە داوێکەوە کە ڕزگاربوونیان ئومێدێکی کەمی ماوە چونکە هەر دادگاییەک دەکرێن کەیسی نوێیان بۆ دادەتاشن و سزاکانیان بۆ نوێ دەکەنەوە. چالاکوانان دەڵێن دۆخی ئازادی ڕادەربڕین لە کوردستان لە بەردەم کارەساتێکی گەورەدایە. بەڕاستی ئێمە دەزانین ئەوەی بەسەر شێروانە ئەوەی بەرامبەر شێروان کراوە هیچ پەیوەندی بە مەسائلی قانونی و یاساییەوە نییە، پرسێکی تەواو سیاسیە. بۆی ئەم پرسە سیاسیە پرسێکە پەیوەندی بە تاکی هەمومانەوە هەیە. بەڕاستی ئەمە بەڕاستی خۆمان دەزانین ئەمە ئیعازێکی کەسیە لە گەورەترین هەڕەمی دەسەڵاتە و ئاراستەی دادگاکان کراوە. بۆیە نابێ ئێمە وا نیشان دەین ئێمە لەبەر شێروان لێرەین. بەڕاستی ئەمە خەتەرێکی زۆر گەورەیە، ئەمە وەرچەرخانێکی زۆر مەترسیدارە لە حکومڕانی لە کوردستان وانە ئەگەر شتێکە بێ ناوی حکومڕانی بێ. دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بە مەترسی بۆ سەر ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەنووسی ناو دەبرێت. داواش دەکرێت چی دیکە خەڵکی بێدەنگ نەبێت لە ئاست ئەو گرتن و ترسەی دەسەڵات دەستی داوەتێ و بێدەنگ بوون لە ئاستیان دۆخەکە هێندەی دیکە مەترسیدار دەکات. ڕامیە ڕسمان کەناڵی پێام سلێمانی.